لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بەردەوامە و تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ شکاندنی بایکۆت و دەرگای خوێندنگەکان نەکراونەتەوە. تەنیا چەند قوتابخانەیەک نەبێت کەوانەی پۆلی دوانزی تێدا دەوترێتەوە. مامۆستایانی ناڕازی سلێمانی دەڵێن تا حکومەت داواکاریەکانیان جێبەجێ نەکات و چارەنووسی موچەکانیان یەکلایی نەکاتەوە بایکۆت ناشکێنن. هاوکات دەشتیان حکومەت دەیەوێت کەرتی پەروەردەی حکومی پشتگوێ بخات و گرنگی بە کەرتی تایبەت بدرێت. بەداخەوە چاکسازەکان هەمووی بە سلبیشکایەوە بەسەر پەروەردەدا هەر درێژە پێدانی بەڵکو خراپتریش چونکە واماوەی چەند ساڵێکە کەرتی پەروەردە وەکو باقی کەرتەکانی دیکەی وڵات ڕۆژ بە ڕۆژ بەرە و داشکان و پاشەکشە دەڕوات، بەڵام لەم کابینەیەدا زەربەی گەورەی بەرکەوتووە. ئێستا مامۆستایان لە ئەزمەیەشی قوڵی مادی خنکێنەردا دەژین. ئەمە شوای لێ کردووە بەڕاستی پرۆسی پەروەردە بەرەو ئاقاری دارمان و ڕوخان دەڕوات. تا ئێستا تام لەحزەی کە من و جەنابەت قساکن بەڵێ بە شێوەیەکی گشتی بایکۆت بەردەوامە غیری پۆلی دوانزەکانە بێ ئەوش لە چەند قوتابخانەیەکە یعنی ئەو ڕێژەیە نییە کە ڕێژەیەکی وانە بەرچاو بێ و بە ناوی ئەوەی کە دەوام کراوەتەوە شتیوانێ نەخێر بەردەوام بڵێت ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لەگەڵ بەشێک لە لقەکانی کێتی مامۆستایان تا ئێستا سوورین لەسەر داواکاریەکانی خۆمان و بەردەوام ئەبین لەسەرم بایکۆتەوە چاوەڕی وەڵامی حکوومەت ئەکەین بەداخەوە تا ئێستاشکی لەسەر بێعانی دەیان جاردەیان یاداش دەیان بەیان نامە هەبووە داوا کراوە داوای ئەو مافانە کراوە کە مامۆستایان و فەرمانبەران حەقی خۆیان شایستی خۆیانە کە مانگانە لە کاتی خۆی وەریبن بەداخەوە هیچ هەڵوێستێکی نیە حکوومەت تا ئەم لەحزەیەش ئەوەی کە تێبینیەکن ئێمە بە بەرنامە ئەمە بەرنامەیەکی بەرنامە بۆ داڕێژراوە بەڕاستی لەلایەن حکوومەتەوە و لەلایەن وەزارەتی پەروەردەوە کەرتی پەروەردەی حکومی بە شێوەیەکی باش هەستەکین پەراوێز ئەخرێ بەمبەست ئاوا ئەکرێ بۆی کەرتە ئەهلیەکان زیاتر مەبەستیانە بەڕاستی برە و بەولایەنە بن ئەوەی کە باشیان بێ ئەوەی کە مەبەستیان بێ باشیان بە مناڵی فەقیر و هەژار و فەرمانبەر و ئەم چینانە نیە بەڕاستی زیاتر ئەوان لایەنە بازرگانی و لایەنە ئابورێک لێکێنەوە بەداخەوە. ئەندامێکی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت داواکاری مامۆستایان ڕەوایە بۆ پێدانی موچەکانیان ئەوەی کە ناڕەوایە گرنگیدانە بە خوێندنگە تایبەتەکان و پشتگوێ خستنی قوتابخانە حکومیەکان کە لەم نێوانەدا تەنیا خێزانەکەم دەرامەتەکان زیانمەند دەبن. سێکتەری کەرتی پەروەردەیە کە ئەمە بەرەو داڕمانەچێ حکوومەتی هەرێم ئەیەوێ شکستەکانی خۆی بەم کەرتە بشارێتەوە کەرتی پەروەردە لە کەرتی حکومیەوە بگوازێتەوە بۆ کەرتی تایبەت کە ئەمە کێشەی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە بەشێکی زۆری هاوڵاتیانی قسۆتە ژێر خوارهێڵی هەژاریەوە. بە نمونە ئەگەر خانەوادەیەک لە هەرێمی کوردستان دوو قوتابی هەبێ لەبەرەوەی لە کەرتی حکومی خوێندن ڕاگیراوە ئێستا خوێندنگاکانی کەرتی تایبەت زانکۆکانی کەرتی تایبەت ئەو خوێندنگانەی کە ئەهلین و حکومین کراونەتەوە دەوامیان تیا هەیە ئێستا لەوێ دەوام هەیە لە خوێندنگاکان حکومیەکانە دەوام نییە لەبەرەوە هاوڵاتیان ناچارن بۆ پەروەردەی مناڵەکانیان بچن پەنابەرن بۆ کەرتی تایبەت لە ئەمەشا هاوڵاتیان ناچارن پارە لە قوت و ڕۆژانە و مەسرف و ژیان و نان و ئاوی خۆیان بگرنەوە لە پێناوی قوتابیەکان ناخەرجی بکەن کە ئەمەش دووبارە بۆ کەم تەرخەمی و ئیهمالی ئەم حکوومەتە ئەگەڕێتەوە. بە بڕوای پسپۆڕانی پەروەردە ساڵ لە دوای ساڵ کەرتی پەروەردە بەرەو خراپی دەڕوات و حکومەت ئاوری جدی لێ ناداتەوە. چەندین ساڵە مامۆستایان خۆپیشاندان ئەنجام دەدەن کە چی داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت ئەوەی نادیاریشە چارەنووسی خوێندن و ئایندەی قوتابیانە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.